تا زۆر باش ئەوە هەر دەرناچێت لە ئەوەکەی سڵاوتان لێبێ بە ڕێزانم کاتتان باش زۆر بە خێراتن خۆشحاڵین وەک دەستگای ڕوانگە بۆ ساڵی هەشتم پرۆژە خەڵاتەکانی ڕوانگە ڕادەگەێنین لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرەتا کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بە زمانی عەرەبی دەست پێ دەکەین دواتریش بە زمانی کوردی هەمان کۆنگرە ڕۆژنامەوانی ئەنجام دەدەین ئێستاش داوا لە بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە دەکەم بۆی زانیاری دەربارەی دەستگای ڕوانگە و پرۆژە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ئەنجامی دەدەین دواتریش کاک نەوزاد بەڕێوەبەری پرۆگرامەکان زانیاری دەربارەی مەرجەکان و بەشەکان دەخاتە ڕوو. السلام عليكم. رمضان مبارك على الجميع وكل عام وانتم بخير وألف خير. ما هي جوائز روانغا؟ جوائز روانغا هي مبادرة سنوية وهذه حتكون السنة الثامنة لاكتشاف الطاقات الشبابية ورحلة لاكتشاف الذات ومنبر للتواصل بين الشباب في الموهوب في ميادين متعددة وبين الجماهير والتجسير بين الطرفين وأيضا منبر للاحتفاء بهذه الطاقات والمواهب الشابة. لماذا أصلا جوائز روانغا؟ لأن الأمة اللي ما تهتم بشبابها هي أمة جاي تخطط حتى تنتحر. المجتمعات الحديثة حتى تحقق تنمية تكون مبنية على 3 قطاعات أساسية: القطاع الحكومي والقطاع الخاص والقطاع المدني. أي نهضة لأي أمة لازم هذه القطاعات ال3 تشترك مع بعض، تفكر مع بعض وتخطط مع بعض حتى تخلق تنمية حقيقية، والموضوع يحتاج مبادرة أو مبادرات متعددة من أي طرف يحرك المياه الراكدة. أما الاكتفاء كل طرف على الطرف الآخر حتى هو يبدي بالمبادرة، هذا يعني أنه إحنا عندنا مجتمع راكد مشلول ما يقدم مبادرات ولا عنده نية ولا رؤية للتغيير. يقول أينشتاين: لا يمكنك أن تحل المشكلة بنفس العقلية التي خلقتها. من هذه الأفكار والمنطلقات وغيرها انطلقت مؤسسة روانغا وصممت وأنجزت وأدت ونفذت مشاريعها ومبادراتها. الفكرة الأساسية من كل المبادرات اللي احنا نقوم بها واختصاصنا الأساسي هو في مجال التربية والعمل مع الشباب لخلق واقع ومستقبل أفضل للمجتمع بشكل عام، وخلق جيل واعي بذاته واثق من نفسه مبادر إيجابي عصري ومشارك في البناء المجتمعي، يعتقد ويؤمن أنه كلتنا جزء من المشكلة ولازم كلتنا مع بعض أيضا نكون جزء من الحل حتى نتحول من مجتمعات منتجة للمشاكل إلى مجتمعات منتجة للحلول. مبادرتنا جوائز روانغا هي عبارة عن مبادرة تستهدف 10 ميادين أساسية لشباب موهوب، من مثل ريادة الأعمال، الاختراعات العلمية، الفيلم القصير، إعادة التدوير بشكل فني، كتابة القصة القصيرة وغيرها اللي تفاصيلها حتيجي مع الزملاء اللي حيجون بعدين حيحكون عليها، ونجيب ناس مختصين في هذا المجال حتى يقيمون هذا الأداء. وبعدين في حفل احتفائي بهذه المبادرات في نهاية السنة، ومثل ما السنة الثامنة على التوالي حتكون في حفل على طراز الأوسكار، نبدي نعلن أسماء الفائزين ال3 وعلى الملأ، ونبدي نقوم بعملية التجسير بين هذا الشباب والشاب الموهوب وبين أصحاب الخبرة والمجتمع بشكل عام. جوائز روانغا احنا عندنا رسالة نريد نقدمها وهي رسالة الأمل، ومع ذلك في فكرة أخرى أيضا نريد نقدمها. الأمل هو أنه أي مجتمع يريد يصنع التاريخ لازم يكون متفائل، والرسالة أنه لا توجد مجتمعات حكم عليها أو قدرها أنه تكون متخلفة ومو ذكية، ومجتمعات أخرى هي أصلا ولدت صاحبة مهارات ومواهب. التاريخ ما يقول لنا ولا الواقع يقول لنا أنه هذا هو الحقيقة. الحقيقة هي أنه في مجتمعات رضت أنه تعيش في الماضي فقط وتندب حظها وهي عقدة الضحية، ومجتمعات أخرى عرفت وين غلطت وعرفت سنن الكون والحياة واشتغلت عليها، ويوم بعد يوم حاولت تستفيد من دروسها الإيجابية وحتى الأخطاء اللي مرت بها حتى تحقق واقع ومستقبل أفضل، مؤمنة بقول أبي القاسم الشابي: إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر. هذه الأفكار الأساسية حول جوائز روانغا. أنا أنطي الفرصة لزميلي مدير البرامج الأخ نوزاد ينطي تفاصيل أكثر. شكرا.
السلام عليكم، رمضان كريم على الجميع. مؤسسة روانغا للسنة الثامنة تقوم بالإعلان عن جوائز روانغا. السنة احنا محظوظين راح يكون توجهنا لباقي العراق. السنوات السبعة السابقة كانت تشمل فقط إقليم كردستان، فبالتالي المحافظات 19 الموجودة راح تكون مشمولة، وهي مدعوة شبابها للتقديم للمجالات العشرة اللي ذكرها الأستاذ عبد السلام مدني. راح أعيد ذكر المجالات بصورة سريعة، اللي هي القصة القصيرة، الفيلم القصير، التصوير الفوتوغرافي، العزف المنفرد، الابتكار العلمي، فن إعادة التدوير ريسايكلينج، الرسم، ريادة الأعمال أو الانتربرينورشيب، الشعر والبرمجة. هنا ملاحظة أكو بالنسبة لموضوعي الشعر والقصة القصيرة، راح يكون هناك تقديم باللغة الكردية منفصل عن التقديم باللغة العربية لهذه السنة. طبعا لكل مجال من هذه المجالات راح يكون اكو لجنة مختصة، هي راح تكون بتقييم الأعمال اللي راح نستلمها من المحافظات 19 أثناء مدة التقديم، يعني بعد مدة التقديم. فبالتالي جدول الزمن راح نذكره هنا. اليوم راح يبدأ من اليوم استلام الأعمال عن طريق الرابط الموجود على موقع روانغا www.ruanga.org/awards. هناك فورم إلكتروني للشباب اللي يحابون يقدمون أعمالهم، راح يبدون من اليوم نبلش نستلم أعمالهم. فبالتالي الموعد التقديم راح يبلش من اليوم ويمتد لحد يوم 14/8/2021، أي مدة التقديم راح يكون 123 يوم. من يوم 14/8 إلى تاريخ 24/9 راح يكون هناك عملية للتقييم من قبل اللجان المختصة اللي حكينا عنها. بعد هذا في شهر تشرين الثاني راح يكون حفل مثل اللي يقام كل سنة للفائزين بالمراكز الأولى والثانية والثالثة لكل مجال. أحب أذكر الشروط العامة للتقديم، واللي هي أنه يكون عمر المشترك للشاب اللي راح يقدم بين 15 إلى 25 سنة. فقط في مجال ريادة الأعمال يجب أن يكون عمر الشخص اللي يشارك أو اللي يقدم بين 18 إلى 25 سنة. الأعمال اللي راح يقدموها الشباب يجب أن يكون أعمال جديدة غير منشورة أو معروضة في مكان آخر سابقا. يجب المشاركة بعمل واحد، يعني الشاب هو مطالب أنه يقدم منتج واحد، عمل واحد في مجال واحد، وهذا المجال هو راح يكون هو هذا المجال الوحيد اللي راح يقدر يقدم عليه. يا إما يختار مجال واحد أو عمل واحد في أحد المجالات الأخرى. يحق لكل ساكني العراق من ضمن إقليم كردستان التقديم لجوائز روانغا 2021. يتم استلام الأعمال مثل ما ذكرنا من تاريخ اليوم إلى تاريخ 14/8/2021. يجب على المشترك، هاي نقطة أساسية، أن يكون على استعداد للحضور وإجراء المقابلات مع لجنة التقييم. إذا استوجب أنه المشترك اللي مقدم عمله في أحد هذه المجالات أنه يستوجب لقاء مباشر مع لجنة التقييم، فعليه أن يكون مستعد للحضور وإجراء عملية المقابلة. على المشترك هنا تنويه للكل المشتركين اللي حابين يقدمون على جوائز روانغا 2021 أن يرسلون نسخة من الهوية، بطاقة الوطنية أو هوية الأحوال المدنية أو حتى جواز السفر، ورقم الهاتف وعنوان السكن أثناء التقديم من خلال الفورم الإلكتروني. لمؤسسة روانغا، هذا التذكير للشباب اللي راح يقدمون أعمالهم، لمؤسسة روانغا حق نشر وعرض الأعمال الحائزة على المراكز الثلاثة الأولى في كل مجال في أي زمان ومكان عن طريق القنوات الإعلامية، على أن لا يكون هذا النشر لغرض تجاري. للاتصال بفريق جوائز روانغا أن يكون عن طريق هاتف المحمول 0750، أذكر هذا الرقم 0750 812 مكرر 229. أعيد الرقم 0750 812 مكرر 229. الموقع الإلكتروني لجوائز روانغا 2021 راح أذكره مرة أخرى www.ruanga.org/awards.
Awards AWARDS. وشكرا. زۆر سواز بە ڕێزانەی ساش دەست بە کۆنگرە ڕۆژنامە وانیەکە دەکەین بە زمانی کوردی بۆ میدیا کوردیەکان حازر نوێنە. کاکە بسەلام فەرموو. سلام علیکم ڕێزداران. ڕەمەزانێکی پیرۆز و مبارەک بیتن بۆ هەموو لایەک و هەموو ساڵ بەخۆشی یا ڕەبی. خەڵاتەکانی ڕوانگە چین؟ خەڵاتەکانی ڕوانگە سەکۆیەکە بۆ گەنجان تا خۆیان بدۆزنەوە و پلاتفۆرمێکە بۆ ئەوەی گەنجانی خاوەن بەهرە لەگەل جەماوەر و خەڵکی مختص لەم بوارە پێکەوە کۆکەینەوە و بناسرێن و گەشتێکە بۆ خود دۆزینەوە و ئەو گەنجە بتوانیتن لە گەشتی ژیانی خۆیدا ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ زیاتر بەرەو پێش بچیتن. بۆ خەڵاتەکانی ڕوانگە ئەڵێن ئەو گەلەی خەم لە گەنجانی خۆی نەخواتن پلانێک بۆ خۆی دادانێتن بۆ خۆ کوشتن. جڤاکە نوێیەکان لەسەر سێ بنەما هەڵدەستێن: کەرتی تایبەت و کەرتی گشتی و کۆمەڵگای مەدەنی. هەر پێشکەوتنێک ڕوودابیتن بە درێژایی مێژوودا بە شێوازێک لە شێوازەکان بەتایبەتی لە مێژووی نوێدا ئەو سێ سەکتەرە پێکەوە کۆبووینەوە و توانیویانە جۆرە هاوکاریەک بکەن تا پلانێک دابنن و پێکەوە ئەنجام بدەن تا بەرەو پێشچوونەکە نەحزەکە لەسەر ئاساسە دروست ببیتن. ئاینشتاین ئەڵێتن ناتوانی کێشەکە چارەسەر بکەی بە هەمان ئەو عەقڵیەتەی کێشەکەی دروستی کردیە. ئەوە هەندێکن لەو قەناعاتانەی کە دەستگای ڕوانگە باوەری پێەتی و لەسەر ئەو بنەمایە دەستپێشخەریەکانی خۆی پرۆژە و پرۆگرامەکانی خۆی دیزاین دەکاتن و جێبەجێ دەکاتن. یەکێک لەو دەستپێشخەریانە خەڵاتەکانی ڕوانگەن بۆ ئەمە بەسانەی کە باسمان لێ کرد لە کۆتاییدا تا لە هەموو دەستپێشخەریەکان ئەو جۆرە گەنجە دروست بیتن کە هۆشیارە و متمانە بەخۆی هەیە، بەشدارە لە ناو بنیاتنانی کۆمەڵگەدا، پۆزتیڤە و گەشبینە و هەوڵ ئەداتن ببیتە بەشێک لە چارەسەر نەک بەشێک لە کێشە، چونکە پێکەوە هەمومان بەشێکین لەو دروستکردنی ئەو واقعە. چۆن بتوانین ببینە بەشێک لە دروستکردنی واقعێکی تر کە زۆربەی زۆری ئێمە خەون پێوە بینیتن واقعێکی مستەقر باشتر بەرەو پێشتر بچیتن. خەڵاتەکانی ڕوانگە باسی گەنجی خاوەن بەهرەیە بە هەندێک ئالیات کە بەڕێزان لە تیمی ڕوانگە ستافی ڕوانگە دێت بۆ بەڕێستان تەفاسیلەکان باس لێ دەکاتن کە ئەمساڵ ساڵی هەشتەمە و بەتەمانە لەسەر ئاستی عێراق ئەمساڵ هەمووی ئەنجام بدەین. خەڵاتەکانی ڕوانگە پلاتفۆرمێکە، سەکۆیەکە بۆ هیوا و ناردنی پەیامێک. هیواکە ئەمەیە گەشبینەکان مێژوو دروست دەکەن، شینەکردن و ڕەشبینی ئێمە بەرەو پێش ناباتن، پێچەوانەکە ئەبیتە نەسیبی ئێمە و قەدەری ئێمە. پەیامەکەش ئەوەیە گەلێک نییە بۆ خۆی لاواز بیتن و خاوەن بەهرە نەبیتن و پاشکەوتوو بیتن و گەلێکیش نییە هەر لە خۆیەوە زیرەک بیتن و خاوەن توانا بیتن و بەرەو پێش چوو بیتن. مێژوو واقع وا پێمان ناڵێتن، واقع و مێژوو پێمان دەڵێتن گەلێک هەیە تەنها لە ناو مێژوودا ئەژیتن یان بە گرێی قوربانی ئەژیتن و گلەی لە دەوروبەر ئەکاتن کە ئەوان ئەگەری ئەوەنەکە لەبەر ئەوە من دواکەوتوم. گەلێکی تریش مراجعی خۆی دەکاتن وازان لەکوێ هەڵی کردیە و سوود لە هەڵەکانی خۆی و دەوروبەر وەرئەگریتن، لە یاساکانی ژیان و گەردون تێدەگاتن و هەوڵ ئەداتن ڕێگا چارەسەر بدۆزیتەوە تا ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێش بچیتن و ئەگەر بەرەو پێش چوو هەموو گەردون بەهانای دێتن و دەرەنجامێکی پۆزتیڤ ئەبیتە نسیبی. خەڵاتەکان ڕوانگە هاتێ تا و جۆرە پەیامانە بۆ هەموو لایەک بگەینتن و بەتایبەتی بۆ گەنجان تا متمانە بە خۆیان هەبیتن و پێکەوە هەوڵ بدەن واقعێک و دوا ڕۆژێکی باشتر بۆ خۆمان و گەلی خۆمان دروست بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕێزان دووبارە بەخێر بێن. سەبارەت بە مەرج و ڕێنماییەکانی چۆنێتی پێشکەشکردنی بەرهەمەکان بە خەڵاتەکانی ڕوانگە، خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2021 هەشتمین ساڵە دەستگای ڕوانگە ئەنجامی دەدات. ئەو ساڵ پرۆژەکە فراوانتر کراوە، تەنانەت تەنیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەماوە بەڵکو پرۆژەکە گەورەتر و فراوانتر کراوە بۆ سەر ئاستی هەموو عێراق، لاوان لەسەر
لە تەمەنی 15 بۆ 25 ساڵی دانیشتوی هەر شار و هەر پارێزگایەک و ناوچەیەکی سەرتانسەری عێراق و هەرێمی کوردستان بن دەتوان بەرهەمەکانیان پێشکەش بکەن. بابەتەکان بابەتی جۆرا و جۆری هونەری و ئەدەبی و زانستینە لە دەبەش خۆیان گرتوتەوە ئەوانیش کورتە چیرۆک بە زمانی کوردی یاخود عەرەبی، هەروەها کورتە فیلم، فۆتۆگرافی، تاکژەنی میوزیک، داهێنانی زانستی، هونەری ریسایکلینگ، وێنەکێشان، دەست پێشخەری کار، هۆنراوە بە زمانەکانی کوردی و عەرەبی، پرۆگرام سازی. سەبارەت بە کات و بەروارەکان ئەمڕۆ 4/4 2021 پرۆژەکە دەکرێتەوە، لاوان دەتوانن لە ماڵپەڕەکانی دەستگای ڕوانگە بەرهەمەکانیان پێشکەش بکەن. ماوەی 4 مانگیان لەبەردەستە هەتاوەکو 4/8 2021 دەتوان بەرهەمەکانیان بنێرن. دواتر لە 4/8 کە دواڕێکەوتی پێشکەشکردنە لیژنەیەکی تایبەت بۆ هەر بەشێک هەڵدەبژێردرێ بۆی بەرهەمەکان براوەکانی یەکەم و دووەم و سێم دیاری بکەن و لە ئێوار ئاهەنگێکدا ڕابگەێنن. بەڕێزان بۆ هەر بەشێک مەرجی تایبەتی خۆی هەیە، بۆ هەر بەشێک لەو بەشانەی کە لاوان ئارەزووی دەکەن بەرهەمەکانیان یاخود داهێنانەکانیان پێشکەش بکەن مەرجی تایبەتی هەیە و لە چوارچێوەی هەموو پرۆژەکە مەرجە گشتەکان هەیە بۆی ئەو لاوانەی دەتوانن ئارەزوو دەکەن دەتوانن بەشداری بکەن یاخود نەبوو. بۆ نمونە مەرجی یەکەم پێویستە بەشدار بوو تەمەنی لە نێوان 15 بۆ 25 ساڵدا بێت بۆی بتوانێت بەشدار بێت لە پرۆژەکە. ئەوە تەنیا یەک حاڵەتێکی جیاوازیمان هەیە ئستثنا ئەویش بۆ بواری دەستپێش خەریکارە کە دەبێت تەمەنی لە نێوان 18 بۆ 25 ساڵدا بێت بە پێی یاسایی کار لە هەرێمی کوردستان و عێراق. هەروەها بەرهەمەکە دەبێت تازە بێت، نابێت پێشتر بڵاوکرابێتەوە، دەبێت بەرهەمێکی تازەی ساڵی 2021 بێت. بەشداربوو دەتوانێت تەنیا یەک بەرهەم و یەک بوار پێشکەش بکات، لە یەک بەرهەمدا بەرهەمەکەی پێشکەش بکات لە یەک بواردا و تەنیا دەتوانێت یەک بەرهەمیش پێشکەش بکات لە یەک بواردا. ئەو کەسەی کە بەرهەمەکەی پێشکەش دەکات پێویستە دانیشتووی هەرێمی کوردستان، شارێکی هەرێمی کوردستان یاخود عێراق بێ، مەرج نییە خەڵکی ئەو شوێنە بێ، تەنیا مەرجە دانیشتووی ئەو شوێنە بێ، بۆیە پەنابەران و ئاوارەکانیش هەر ئەو مەرجانە دەیانگرێتەوە دەتوان بەرهەمەکانیان پێشکەش بکەن. بەرهەمەکە پێویستە هەتاوەکو پێش دواڕێکەوتی پرۆژەکە پێشکەش کرابێت کە 4/8 2021 پێویستە ئەو کەسە ئامادەی تێدا بێت بۆی چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجام بدرێت. ئەگەر لە کاتێکدا لیژنەی هەڵسەنگاندن پێویستی بە زانیاری زیاتر هەبوو بۆی بۆ هەڵسەنگاندنی بەرهەمەکەی. سەبارەت بە چۆنیەتی پێشکەشکردنی بەرهەمەکان یاخود داهێنانەکان، ئەو کەسانی کە ئارەزوومەندن دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن لە ڕێگەی ئەو فۆرمی پێشکەشکردنەی کە لە ماڵپەڕی دەستگای ڕوانگە دامانناوە. لاوان دەتوانن سەردانی ماڵپەڕی دەستگای ڕوانگە www.rwanga.org بکەن، لەوێ مەرجەکان زانیاری تاو چۆنێتی پێشکەشکردن و هەروەها فۆرمی پێشکەشکردنیشی تێدایە کە بەشێکی زۆری لەو بەشانە لە ڕێگەی ئۆنلاینەوە پێشکەش دەکرێن. بەشێک لەو بەرهەمانەی وەکو وێنەکێشان مەسەلەن ئەوانەی کە پێویستە بە شێوەیەکی جەستەیی ئەو بەرهەمانە بگوازرێنەوە بۆ ئۆفیسانە دەتوانن لە نووسنگەکانی دەستگای ڕوانگە لەسەر تانسەری هەرێمی کوردستان یاخود ئەو شوێنانەی دیکە کە لەسەر ماڵپەڕەکە بڵاوکراونەتەوە لەسەر تانسەری عێراق و هەرێمی کوردستان چەند شوێنێک دانراون، لاوان دەتوان بەرهەمەکانیان لەوێ تەسلیم بکەن، لەوێ بیبەنە ئەو شوێنانە بۆی بەرهەمەکانیان لێوەربژیرە. لە کاتی هەبوونی هەر پرسیارێک یاخود زانیاریەکی زیاتر ماڵپەڕی دەستگای ڕوانگە هەموو ئەو زانیاریانەی تێدا یاخود تۆڕە کۆمەڵایەتەکانی دەستگای ڕوانگە ژمارە تەلەفۆنێکی تایبەت بۆ پرۆژەیەشمان هەیە، ئەویش 812 22 29 812 22 29. دووبارە ماڵپەڕی دەستگای ڕوانگە دەخوێنمەوە www.rwanga.org یاخود تۆڕە کۆمەڵایەتەکانی دەستگای ڕوانگە لە فەیسبوک و ئینستاگرام و تۆڕەکانی دیکە. و زۆر سپاس بۆ هاتنتان، هەر پرسیارێکە بێ ئامادەین بۆی وەڵام بدەینەوە. سپاس کە ئامادە بوون، دەستان خۆشە.